دوای بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان و داواکردنی ئەنجومەنی پارێزگار لە حکوومەتی عێراق بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کەرکووک هەنگاوی سێەمی لایەنە کوردیەکان فشار دروستکردنە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگار لەو شارە کە کوتلەی تورکمانی و عەرەبی دژین. سەبارەت بە قانونی انتخاباتی مەجلیسی محافظاتی عێراق بەگشتی و لە نێوشیا کەرکووک ئێمە لە پەرلەمانی عێراقی خوێندنەوەی یەکەم و دووەممان بۆ ئەم پرۆژە یاسایە کردووە کە لە حکومەتەوە هاتووە بۆ پەرلەمان و ئەو بڕگەی کە پەیوەند و پەیوەستە بە کەرکووک قسەمان لەسەر کردووە کە کەرکووک لە مادەی 37 تا کەرکووک جاکراوەتەوە و چەند شروطێکیان بۆ کەرکووک داناوە کە قابلی قبولکردن نییە. باز دەوە دەکرێت کە قانونی خاص بۆ کەرکووک دابنرێت بۆ انتخاباتی تێبکرێت لایەنی تورکمانی داوای ئەمە دەکات. ئێمە وتومانە ئەگەر کەرکووک تەرکیبێکی معەیەنی هەبێت، ئەگەر کەرکووک ناوچەیەکی کێشە لەسەر بێت، ئەوە مووسڵ، ئەوە خانەقین، ئەوە سەلاحەدین ناوچەی کێشە لەسەرە و تەرکیبەی متەنەوعی تێدایە. ئەگەر بۆ کەرکووک قانونی خاص دابنێت دەبێت بۆ شارانەش قانونی خاص دابنرێت. ماوەی 12 ساڵە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدراوە و پێشتریش پارێزگاری کەرکووک هۆشداری دابوو لە دواخستنی هەڵبژاردن لە کەرکووک لە کاتێکدا کوتلەی تورکمانی و عەرەبی داوای دەرکردنی یاسایەکی تایبەت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کەرکووک دەکەن لەلایەن پەرلەمانی عێراقەوە. ینی بە دروستی 12 ساڵە هەڵبژاردن لە کەرکووک نەکراوە. ئێمە هەوڵمان داوە لەگەڵ بەغدا لەگەڵ نوێنەرانمان لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران و هەروەها هەموو لایەنە کوردستانیەکان کە نوێنەریان هەیە لەوێ کەوا هەوڵی جدی بدرێ هەڵبژاردن لە کەرکووکیش بکرێ و ئەم هەڵبژاردنە ئەبێ بەبێ مەرج بێت وەکو پارێزگاکانی تر و ئێمە چاوەڕوانی ئەوەین. دانیشتوانی کەرکووکیش بە تایبەت کوردەکان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن و دەستنیشانکردنی نوێنەری نوێدان لە کاتێکدا عەرەبەکان زیاتر بیریان لای شەڕی حەویجەیە وەکو لە هەڵبژاردن. طبعا ئێمە حەقی خۆمانە نوێنەری خۆمان تازە هەڵبژێرینەوە کە ئەوەی کە ئیساکە مەوجودە و گۆڕانکاریەک بە خەڵکەکەیشا بکرێ، ینی بەو سەر و چاو بەو هینا پێویستیانە بکرێ، ینی خۆ هەنێر شتەیە تۆ کابراایەک داعەنرێ لە هەجێگایەکە نابێتتر هەتا بێت و وەتەمابیتر هەر ئەو هینت بێ. ئیمڕۆ کۆمەڵە جیلی گەنج و خەڵکی زانا و لێ هاتوو هەیە ڕەنگە ئیسان بیر و باوەڕ و ئینەکان ئەوان فکرەکان ئەوان ڕەنگە لە فکرەی کۆمەڵی وەکو ئێمەیل باشتر بێ. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ئێستادا زۆربەی ئەندامەکانی کووردە، هەروەها کوتلەی تورکمانی دوای کورد بە 9 ئەندام دووەم گەورەترین کوتلەیە و عەرەبیش بەهۆی بایکۆتکردنی هەڵبژاردننی ساڵی 2005 بچووکترین کوتلەی نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.